کۆمەڵی ئۆتیزم لە هەولێر بە ناوی دەستەی باڵای کۆمەڵی ئۆتیزمی کوردستان خۆی دەناسێنێت بەڵام لە ڕاستیدا ئەوە ماوەی 5 ساڵە نەیتوانیوە هیچ هاوکاریەکی ئۆفیسەکانی تر بکەن بە تایبەتی ئۆفیسی سلێمانی بەڵکو هەموو یارمەتی و هاوکاریەکیان قۆرق کردووە بۆ خۆیان واتە بە ناوی هەموو کۆمەڵی ئۆتیزمی کوردستانەوە هەر کۆمەک و هاوکاری و پڕۆژەیەک هەبێت ئێمە لە ئۆفیسی سلێمانی لی بێبەش کراوین کۆمەڵەکەمان لە ئێستادا بەهۆی بڕێنی منحەی حکومەت و هاوکاری نەکردنیەوە لە هیچ لایەکەوە توانای بەکرێگرتنی خانووی نییە بۆ ڕاپەڕاندنی ئیش و کارە ئیداریەکان و پەیوەندیەکان و ڕاگەیاندن بەڵام ئێمە لەم کۆمەڵەیەدا وەک کەسانی خۆبەخش کار بۆ دابینکردنی ئایندەیەکی گەش و ئاسوودە بۆ توژوانی ئۆتیزم دەکەین کۆڵمان نەداوە و لە ناو دوکانێکی بچووکی ناو بازاری سلێمانی سەرجەم کارەکانمان لەسەر ئەرک و خەرج و گیرفانی خۆمان ڕادەپەڕێنین لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا لە زۆر دەرگامانداوە بۆ دابینکردنی ئۆفیسێک بۆ کۆمەڵەکەمان لە سلێمانی بەڵام هەتاکو ئێستا بێوەڵام بووە